یەکێکە لە شەقامە سەرەکیەکانی قەزای پێنجوێن کەمتر لە کیلۆمەترێکە و چەندین ساڵات تێک دراوە تا ئێستا چاک نەکراوەتەوە و بارگرانی و زەحمەتی بۆ وڵاتیان و شۆفێران دروست کردووە. ئەگەر ڕاستت دەوێت خەڵک بەڕاستی گلەیەکی زۆری هەیە لەم دەسەڵاتدا لەبەرەوەی بەڕاستی ئەم مەرزانەوە نەک هەر مەرزی باش ماوت مەرزی سێنامەشی بەسەرەوەیە دوو مەرزی نێودەوڵەتی بەڕاستی داهاتێکی باش ڕۆژانە داهاتی باش ئێوە بینی خۆتان سەی جادەکەن قسەی ڕێگەوانەکەکەن ئەمەش ڕێگەوانەکەمانە بەڕاستی بۆیە خەڵک زۆر گلەیی هەیە زۆر گلەیی هەیە بەداخەوە بۆیە داواکارم لە ئیدارەی قەزای پێنجوێن بە زووتری کاتبێنە سەر دەنگ لەسەر ئەم ڕێگەوبانە لەبەرەوەی خەڵک تەحملی نەماوە بێتاقەت بۆ خەڵک بەڕاستی وەڵی ئەمەش گیرمان خواردە بەدەست بێپلانی ئەم حکوومەتەوە ینی ئەمە نزیکەی 2 ساڵ زیاترە بێ ئام کیلۆمەترە بە گڵی ماوەتەوە هیچ قیر نەکرا هیچ نازانم مەسەلەوەی کۆمپانیاکەیە ئەڵێن پاری وەرنەگرتووە نەکراوەوە هەر ئەو نەی ناخۆ مەسافەی کەم ئەمە کیلۆمەترێکە بێ خۆتان بە چای خۆتان نەبینن معقولە تۆ 10 ساڵە 10 مەتر بۆ قیر نەکرێ داواکاریەکەمانەوەی ڕێگەبان هەر نییە بەقەڵ جارڕێگەبان هەرچی بەکەڵک نایە. قایمقامی قەزای پێنجوێن دەڵێت 5 پرۆژەی استراتیژی کارکردن تیان داوەستاوە و 11 ملیار دیناریان پێویستە بۆ تاوکردنی پرۆژەکانی قەزاکە هۆکاری سەرەکیش بۆ تاوانەکردنی پرۆژەکان نەبوونی پارەیە. بەهۆی قەیرانی دارەوە ئەو پرۆژانی کە لە سنووری قەزاکەمانەیە کە زیاد لە بای 11 ملیار دینارە بێ و پرۆژانی ڕاگیران کە 5 پرۆژی استراتیژین چ ڕێگەوبان چ پارک چ قیر و شۆستەی ناوشار لە گەڕەکەەکانی ناوشاخان و بووبان و مامۆستان و شارەوانی هەتا ئاگاتە ڕێگەی گوندی وریاوە بۆ سەیرانگای گۆڵێ ڕێگەی پاشبەرد پارکێکی مۆدێرن و یاریگایشی مۆدێرن ئەمانە هەمووی ڕاگیراوە. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا حکوومەتی ماوە بە سەرچوو بڵاوی کردەوە کە زیاتر لە 700 پرۆژیان لە سنووری پارێزگای سلێمانی جێبەجێ کردووە بەڵام بەشی زۆری شار و شارچەکانی پارێزگاکە بەدەست کەمی خزمەتگوزاریەوە دەناڵێن و تەنانەت ئەو پرۆژانەی دەست پێ دەکەن بە وێرانەیی کارکردن تیاندا ڕادەگیرێت. قەزای پێنجوێن کە هەردوو مەرزی باشماخ و سەیرانبەنی لەسرە داهاتەکەی بۆ ناوچە و خەڵکەکەی نییە و ڕێگە و شەقامەکانیان وێرانن و بۆیان چاک ناکرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.